ڕاستیا سنتەری توێژینە و پەرەپێدانی زانکۆی هەڵەبجە بە هەماهەنگی لەگەڵ کۆمەڵێک لە زانکۆ نێودەوڵەتی و نێوخۆییەکان کە نزیکەی 50 بۆ 60 کەسایەتی زانا و توێژەر بەشداریان کردو هەچ کەسە و توێژینەوەی لە بواری خۆیدا کردووە مەجای پزیشکیە مەجای هەندەسیە مەجای ئای و تەکنەلۆژیایە و هوەریش لە خۆی ئەگرێت توێژینەوەکان هەمووی بەلای ئێمە بە پێزن بە چاکن ئەمەش پۆلێن ئەکرێ بەسەر ئاسی نێودەوڵەتی و نێوخۆیی ئەمەش دەرفەتێکی باشە هەم بۆ زانکۆی هەڵەبجە هەم بۆ توێژەرانی هەڵەبجە کە بتوان هەماهەنگی و گۆڕینەوەی ڕاوبویر و بۆچوونەکانیان بکەن لەگەڵ ئەو توێژەرە نێوخۆی و نێودەوڵەتەکانیشدا خۆی لە خۆیان کەوتت داهێنان یانی شتێکی تازەتر کراوە وەک لە ساڵانی پێشوو داهێنانی تازەتر کراوە نمایش ئیشەکانیانەکەن کە هێشتا دەستی پێ نەکردو تۆزێکە نمایشەکەن و هەچ کەسە نمونەی زانکۆی خۆیەتی و نوێنەری زانکۆی خۆیەتی و لێرە دێن ئیشەکانیان نمایشەکەن و ئەتوانن ڕاستەخۆ لە خۆیان پرسیار بکەن. بسم الله الرحمن الرحيم. بالبداية نحب أن نشكر سپاسی ڕێخەران و دامەزرێنەرانی ئەم پێشانگا زانستی یەکەم کە لە سەردەستی مامۆستا و شارەزایانی زانکۆکانی عێراق بە ئەنجام گەیشتووە. سەبارەت بە داهێنانەکەی ئێمە دەزانین کە دامەزراوە نەوتیەکانی ئێمە بەدەست کۆمەڵێک کێشەوە دەناڵێنێ لە چوارچێوەی ئەو کێشانەدا دەرپەڕاندنی گازە کوشندەکانە کە دەبێت هۆی ژەهراویبوونی کارمەندان و گیران و پەکەوتنی ئامێرە نەوتیەکان. لەبەرەوەی ئەم داهێنانە باز لە بەرهەمهێنانی گاز و کەمکردنەوەی گازە کوشندەکان دەکات کە دەبێت هۆی باشترکردن و ئاسان دەرهێنانی نەوت هەروەها دەبێتە هۆی خشتەی زیادکردنی بەرهەمە نەوتیەکان وإيقاف إنتاجه وبالتالي تقليل المشاكل المترتبة على هذه. نام لاوێن شەفیقە پرۆژەکەم لەسەر ناسینەوەی وێنە و دەنگی ساختەیە بە سەرپەرشتی مامۆستا محەممەد کردومە وەکو توێژینەوەیەک لە مەرحلە 4 ئەنجاماندا بەڵام ئیتر مامۆستا حەزی کرد لە ڕۆژێکی ئاواشە لە پێشانگایکی ئاواشە بەشداری بکەین چونکە شتەکە گەورە و زۆر جوان بوو ئیتر پرەمان پێدا و توانی بڕاتە ئاستێکی باشە و ینی ئەکوریسی و توانای پرۆژەکە زۆر باشە بۆ ناسینەوەی ئەو ڤیددیۆ دەنگانەیە کە بە ئای دروست کراون وکو ئەبینین ئێستا لە بواری ئای زۆر بەرەو پێشەوە چووە ئەو ڤیددیۆ دەنگانی کە دروستەکرێ ناتوانین لەگەڵ ڕاستیا جیای بکەیتەوە بۆیە ئێمە هەڵساین بە ئەنجامدان و دروستکردنی ئەم پرۆژەیە بۆ ناسینەوەی ڤیددیۆ و دەنگی ساخت.